لە ئۆفیسێکی بچووک لە ناوچەیەکی پیسسازی لە دووبەی چاپەمەنی 3D بە بەردەوامی کار دەکەن بۆ بەرهەمهێنانی ئەو ڕووپارێزیەی کە داخوازیەکی زۆری لەسەرا. هەر لە دەستپێکردنی پیر ئەرکامەوە هەفتانە 10,000 ڕووپارێز بەرهەم دێت. ئەرکام دەڵێت ئەو کاتێک بە پۆلیسی دووبەی گەیشتووە پرسیاریان لێکردووە سەبارەت بە چۆنیەتی چاپەمەنی 3D لە توانای بەرهەمهێنانی ڕووپارێزیدا. دەشڵێت پۆلیسی دووبەی داوای ڕووپارێزی کردووە بۆ پزیشک و پەرستارەکان. ئەمەش داخوازیەکی زۆری لەسەرا. ئێمە داواکاریمان لەلایەن پۆلیسی دووبەی پێگەیشت بۆ چاپەمەنی 3D پرسیاریان لە چەندێتی و چۆنیەتی توانای بەرهەمهێنانەکە کرد و داوای ڕووپارێزیان کرد بۆ پزیشک و پەرستارەکان کە داوایەکی زۆری لەسەرا. وتیان ئەگەر لە ئەوروپاوە داوای بکەین کاتێکی زۆر دەخایەنێت، بۆیە ویستومانە بێین بۆ پیشەسازی بەرهەمهێنانی ناوخۆیی. لەم چەند هەفتەی دواییدا فەرمانبەرانی پۆلیس بە پۆشینی ڕووپارێزی دەبیندرێن لە گەڵدەمامک، هەروەک وڵاتانی نوێنشینی عەرەبی بەردەوامن لە ڕووبڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا. لە سەرەتای دەستپێکردنی پیسسازی بەرهەمهێنانی ڕووپارێزی تا ئێستا 35,000 لێفرۆشراوە. بۆ مناڵان پێویستیان بە دانێکی بچووکەیە، بەڵام بۆ پزیشک و پەرستیارەکان پێویستیان بە 180 پلە لە ڕووپۆشەکە هەیە. ئەرکام دەڵێت ئەو ڕووپارێزە بە شێوەیەک بەرهەم دێت کە بۆ هەموو کەسێک گونجاو بێت. ئەرکام دەژڵێت پزیشک و پەرستارەکان و کارمەندانی تەندروستی پێویستیەکی زیاتریان بە ڕووپارێزی هەیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. لە هەر پیشەسازیەکدا و بۆ هەر داواکاریەک ڕووپارێزەکە بە گوێرەی پێویستی ئەو کەسە دەگۆڕێت. بۆ نمونە کرێکاران پێویستیان بە ڕووپۆشێکی مامناوەندی هەیە کە قورس نەبێت، چونکە پێویستە هەموو دەموچاوان داپۆشێت. ئەگەر بۆ پەرستیارەکانیش بێت گونجاوترە بێت. ئەرکام دەڵێت دەبوایە کۆمپانیاکەی دابخات لە دوای داخستنی زۆربەی شوێنەکان بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە، بەڵام دوایکردنەوەی ئەم ئۆفیسە بچووکە زیاتر لە 150,000 درهم داهاتی بووە کە نزیکەی 41,000 دۆلارە.